سەبارەت بە گلەی هاوڵاتیان و کڕگەرانی یەکەکانی نیشتەجێبوون بە تایبەتیەوەی کە بەڵێندرانی پرۆژەکانی نیشتەجێبوون پابەندی و بەڵێنانە نابن کە بەر لە تەندرینگ ئەیدەن بە ئەو کەسانی کە یانەوێت لە یەکەکانی نیشتەجێبوونان نیشتەجێبن بە تایبەتی دروستکردنی قوتابخانە، نەخۆشخانە، ڕێژەی سەوزایی لە پرۆژەکان وەروها کێشەی تاپۆکردن. ئەوەی کە بینیمان لە سلێمانی بوو بێگومان لە هەولێریش کۆمەڵێک بابەتی لەم جۆرە لە لای هاوڵاتیانەوە هەیە. من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سامان عرب بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێر لەگەڵم دەبێت لە هەولێرەوە. بەڕێز سامانم کاتت باش. ئەوەی کە هاوڵاتیان گلەی لێ دەکەن پرۆژەکانی نیشتەجێبوونە بە تایبەتی کە لە سەرەتادا کۆمەڵێک بەڵێنیان پێ دەدرێت لە دروستکردنی ڕێژەی سەوزایی، قوتابخانە و هەروەها خزمەتگوزاری دیکە، بەڵام دوای جێبەجێکردنی پرۆژەکان ئەم بەڵێنانە هیچیان وەکو خۆی نین. ئایا ئەم گرفتە تا چەندە ڕێگرە لە بەردەم پرۆژەکانی و بەرهێنان لە شاری هەولێر؟ چۆن وەڵامی دەدەنەوە؟ زۆر سپاس، ئەو کاتتان باش. دیارە لە کاتی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان ئەو سایت پلانی کە پێشکەش دەکرێت لەلایەن لایەنی پەیوەنددار پەسەند دەکرێت و ئەو سایت پلانە دەبێتە بنەما بۆ دابەشکردنی یەکەکان و شوێنی خزمەتگوزاری و باڵەخانەی حکومی و هەروەها سەوزایی، واتە لەلایەن وەبەرهێنەرەوە ناتوانێت دەستکاری بکە. بەڵام زۆر حالەت هەبووە لەلایەن نووسینگەکانی خانوبەرە یاخۆ لەلایەن وەبەرهێنەرێکەوە دیزاینێک بە هاوڵاتی نیشاندراوە، ئەو دیزاینە نەبووە کە لەلایەن ئێمەوە پەسەند کراوە و ئێمە موافقاتی دەوائری تەواوی سنووری پارێزگاکەمان پێوەرگرتووە. بۆیە ئەو هاوڵاتیانە دەتوانن لە ڕێی دادگاوە سکاڵا لە وەبەرهێنەری پرۆژەکە بەرز بکەنەوە و داواش لەو هاوڵاتیانە دەکەین کە کاتێک گرێبەست لەگەر هەر وەبەرهێنەرێک ئەنجام دەدەن پێویستە پارەکانیان قستی خانوەکان لە ژمارەیەکی بانکی بە سەرپەرشتی ئێمە و وەبەرهێنەر و نووسینگەی ئەندازیاری سەرف دەکرێت و هەروەها بزانن ئەو سایت پلانی کە پەسەند کراوە لەلایەن حکوومەتەوە ئەوە دەنێردرێتە تاپۆ بۆ ئیفراسکردن و ئەو کات بە دیار دەکەوێت کە ئایا هاوڵاتیە لە چ شوێنێک یەکەی نیشتەجێبوونی کڕیوە. بۆیە وەبەرهێنەر مافی نییە دەستکاری سایت. باشە، بەڕێز سامان، هەر پلان یا پرۆژەیە کە جێبەجێ دەکرێت لە بواری وەبەرهێنان جا بە تایبەتی یەکەکانی نیشتەجێبوون مۆڵەت لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی وەبەرهێنان وەردەگرن. ئایا لە قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژانەدا هیچ چاودێریەکی پرۆژەکان ناکرێت؟ قۆناغ بە قۆناغ ئێوە لیژنەتان نییە بۆ چاودێریکردنی پرۆژەکان، چ لە ڕووی کوالیتیەوە بێت چه خزمەتگوزاری؟ طبیعی دوای پێدانی مۆڵەتی وەبەرهێنان بە هەر پرۆژەیەک نووسینگەیەکی ئەندازیاری سەرپەرشتی قۆناغ بە قۆناغەکانی پرۆژەکە دەکات و هەموو ئەو پشکنینانێک کە پێویستن لە پرۆژەکە چ لە مەوادی ئینشایی چ لە جێبەجێکردنی پرۆژەکە لە هەمان کاتیشدا لیژنەی بە دوواداچوون و سەرپەرشتیکردنی پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری هەموو فەرمانگەیەکی وەبەرهێنان هەیە لە پارێزگاکان، ئەوانە راپۆرتی مانگانەی خۆیان پێشکەش دەکەن. بۆیە هیچ پرۆژەیەک بەبێ چاودێری لە سنووری پارێزگای هەولێر جێبەجێ نەکراوە. خۆشبەختانە لە کاتی ئێستادا و لەسەر فەرمانی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ئێستا پرۆسەی تەندەرینگ لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان دەکرێت. ئێمە عقل لەگەر ئەو نووسینگە ئیشرافانە دەکەین کە پێشتر بە شێوەیەکی تر بووە و لە ئاستەمۆحی ئێمە نەبووە. ئەو لیژنانە ئەو نووسینگە سەرپەرشتیارانە بەرپرسیارەتی ڕاستەوخۆیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتەکان دەبێت لە پێگەی پرۆژەکە دەبن و هەر کەم و کوڕیەکی شەبێت لە ڕووی هەندەسیەوە لە ڕووی دیزاینەوە لە جێبەجێکردنی پرۆژەکە لە ئەستۆی نووسینگەکە دەبێت. بێگومان ئێمەش چاودێری بەردەوام لەگەڵ سەندیکای ئەندازیارانی کوردستان چاودێری جێبەجێکردنی پرۆژەکان. باشە، چه ڕێکارێک بەرامبەر بۆ بەڵێندارانە دەگیرێتە بەر کە پابەندی بەڵێنیەکانیان نەبوونە یان گۆڕانکاریان لە چۆنیەتی پرۆژەکانیان کردووە؟ دەتوانم بڵێم لە پرۆژەکانی پارێزگای هەولێر چەندین وەبەرهێنەر ڕوبەڕووی دادگا کراوەتەوە تا ئەو ئاستەی کە مۆڵەتی پرۆژەکەشی لێ وەرگیراوەتەوە و بەشێک لەو شوێنانەی کە تەجاوزی کراوەتە سەر بە تایبەتیش لە شوێنی بینا خزمەتگوزاریەکان لە ساڵانی ڕابردوو لە ئێستاشدا ئەو شوێنانە تێکدراون و ڕوخێنراون. بۆیە هەر وەبەرهێنەرێک بەرپرسیارە لە جێبەجێکردنی ئەو پرۆژەی بەپێی ئەو سایت پلانی کە لایەن ئێمەوە پەسەند کراوە و ڕێکارەکانیش دیاری کراون و کاتێکیش دەبینین چەندێکەیەکی نیشتەجێبوون بە دەر لە سایت پلان و بە شێوەیەکی دووبارە یاخود فرۆشاو بێت ئەوە بەپێی یاسا سزادانی عێراقی وەبەرهێنەر ڕوبەڕووی دادگا کراوەتەوە و بەشێکیان ئێستا
لە بەندی خانەکان سزن. بەڵێ بەڕێز سامان پێشووتریش چنگلەیەک هەبوو لەلایەن هاوڵاتیانی نیشتەجێبوو یەکەکانەوە کە کرێ خزمەتگوزاریەکان زۆرن یا کوالەتێکی وەکو خۆی نییە بڕیارێک هەبوو کە کرێی خزمەتگوزاریەکان لە یەکەکانی نیشتەجێبوون یەکدەست بکرێت ستانداردێکی بۆی هەبێت بۆ ئەمە چیتان کردو تا ئێستاشم بڕیارانە هەر جێبەجێ دەکرێن؟ لە ساڵی 2015 بڕیارێک دەرچوو لیژنەیەکی هەمەلایەن لە سەرجەم فەرمانگە خزمەتگوزاریەکانی پارێزگای هەولێر بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگاری هەولێر ئەو لیژنەیە دەست بەکار بوو، بەڵام دوای ئەوەی کە ئەو گلەیانە هاتن و زۆری پرۆژەکانی وەبەرهێنانیش کاریگەری لەسەر کوالەتی جێبەجێکردنی خزمەتگوزاریەکان و گلەی هاوڵاتیان لە ئێستادا لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان بەشێک کراوەتەوە بە تایبەت بە دیاریکردن و بەدواداچوونی نرخی خزمەتگوزاری پرۆژەکان. ئێستا ئەو بەشە دەست بەکار بە لە بەڕێوەبەرایەتی گشتەکان پێداچوونەوە بە تەواوی هەموو ئەو نرخانە دەکات. ئەوەی لەلای ئێمە گرینگە نرخەکان لە ئاست بژێوی ژیانی خەڵک بێت و کوالێتی خزمەتگوزاریەکانیش کەم نەکات. نۆ وەبەرهێنەر لە سنووری پارێزگای هەولێر دۆسیەکانی ڕادستی داواکاری گشتی و لایەنی دادگا کراوە کە سکاڵای یاساییان لەسەر بەرز کراوەوە چەندین وەبەرهێنەریش غەرامەوەخت پێژماردنیان پێکراوە کە پابەند نەبوون بەو نرخانەی ئێمە دیاریمان کردووە. بۆیە بە دڵنیاییەوە ئەو نرخانە دیاری دەکرێن لە بەرژەوەندی هاوڵاتیان دەبێت و مافی وەبەرهێنەری دەپارێزرێت. زۆر باشە لە کۆتاییشدا بە دەرفەتی دەزانم من پرسیارش لە بەڕێستان بکەم لەبارەی قەبارەی وەبەرهێنان و سەرمایە گوزاری لە هەولێر بە تایبەتی ئێستا چەندە ساڵی ڕابردووە هەروەها سێ مانگی سەرەتای ئەمساڵ چ قەبارەیەک وەبەرهێنان و بازرگانی بڵێن سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان کراوە؟ لە سنووری پارێزگای هەولێر خۆشبەختانە لە 41 میلیارد دلار سەرمایەگوزاری تێپەڕی کردووە. لە ساڵی ڕابردوو 41 مۆڵەتی وەبەرهێنان لە سەرجەم سێکتەرەکانی وەبەرهێنان کە بە پێی مادەی 2 لە یاسای ژمارە 4 دیاری کراوە و زۆری ئەو مۆڵەتانی کە داومانە پیشەسازی بوون خۆشبەختانە و پێ ئەو پلانەیە کە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر درراوە کە هەم فرەچەشنکردنی سەرچاوی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە ومێت دەکەین ئەم ساڵ سەرمایە گوزاریەکە لە ساڵی پار زیاتر بێت و ژمارە پێدانی مۆڵەتەکانیش لە سێکتەرەکانی پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاری زۆرترین مۆڵەت دەبن و چەندین پرۆژەی تری لە بواری گەشەپێدانی مرۆیی و لە بواری سێکتەرەکانی تر دیاری کراوە لە خوێندنە لە تەندروستیە لە پرۆژەکانی ژێرخانی ئابوووریە بە دڵنیاییەوە ئەو بەپێ ئەو پلانێک کە دانراوە ئومێد دەکەین زیاتر بێت لە ساڵی پاریش. بەڵێ زۆر سپاس بەڕێز سامان عراب بەڕێبەری گشتی وەبەرهێنانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.